باپی بە دوواداچوونەکانی 1964 لە سلێمانی خواستە سەر کڕینی گۆشتی سوور کەم بۆتەوە بەهۆی ئەوەی نرخەکەی گرام بووە و هەر کیلۆیە گۆشتی سوور 2000 دیناری چۆتە سەر. ئاسۆ عومەر وتەبێژی گۆشتفرۆشان لە سلێمانی بە 1964 وت بۆ هەر کیلۆیەک 2000 دینار چۆتە سەر نرخەکەی و گرامبوونیشی لە مەیدانی ئاژەڵانەوەیە. وتیشی پێشتر گۆشتی بەرەق کیلۆی بە 20000 دینار بووە، ئێستا ئەو نرخە تا 24000 دیناریش دەڕوات. لا بەرامبەریشدا نرخی 1 کیلۆ گۆشتی گوێرەکە 20000 کە پێشتر لەو نرخە کەمتر بووە. ئێوارەی ئەمڕۆ لا چۆمان بەهۆی غازەوە ماڵێک ئاگریگرت و بە تەواوی سووتا. ئەو ماڵەی سووتاوە سیستەمی غازی LPGیان هەبووە. بەهۆی مەترسی تەقینی سیستەمی غازەکەەوە ماڵەکانی دەوروبەریشی چۆڵ کرابوون. ڕەوەند هاودیانی وتەبێژی بەرگری شارستانی سۆران بە 1964 وت. دوایەوەی ئاگدار کرانەوە تیمی بەرگری شارستانی چۆمان چوونە شوێنی ڕووداوەکە و ئاگرەکەیان کۆنتڕۆڵ کرد. لە ڕووداوەکەدا زیانی گیانی نەبووە، تەنیا زیانی مادی هەبووە کە خەمڵاندنی بۆ کراوە، بەڵام دیار نییە تا ئێستا زیانەکان چەند بووە. خانەوادەیەک لە هەولێر دەڵێن وێنەیەکی باوکیان زیاتر لە 6 ساڵە گیراوە، هەر کەسێک وێنەگرەکەی بدۆزێتەوە پاداشتی 1 ملیۆن دیناری پێدەدەن. وێنەی پیاوێک لە قڵاتزێ ساڵی 1963 بۆ 1968 گیراوە کە سوکاری ئەم وێنەیە دەڵێن هەر کەسێک وێنەگرەکەی بدۆزێتەوە پاداشتی 1 ملیۆن دیناری دەکەن. لالایەن ئەم بنەماڵەوە ئاراز ئەحمەد کوڕی ئەو کەسەیە کە وێنەکەی گیراوە و بە 1964 وت بەلامانەوە گرنگە ئەو وێنەگرە بدۆزینەوە کە وێنەی باوکمانی گرتووە و هەر بۆیە خەڵاتی ئەو کەسەش دەکەین کە دەیدۆزێتەوە. شاد